سڵاو لا مولایەک ئینشەڵڵا ئەگە خوا مقەدەر نەیە ئەم تێرانە هەمووی دە لە سلێمانیە بێ لە کوردستانە بێ بەڕێوەبەرم هەمووتان نەزانم ماڵی خۆمە تەمەنەوە کۆم کردوێتەوە ئێستا ئازریانەکەم بۆی بزانم چییە بم چی نابم سەرێوانی کەشکەی قەفەسەکان حازەکراون قەفەسەکان ئینشەڵڵا هەمووی طبعا پێڵێن ئەم بەڵەکانە بەڵەکان ببینن ئەمە پێڵێن ئەڵمانی بەڵک لە
ئەگەر سەیریکەن مانە لە کلۆسەر و لە یینەگیرێت لە کلۆسەر و لە مۆزاییک عليكم معنا كمان خلاص رمينا نتيجة بريكة هنا كمان جانا كمان مرين بوكانا مرين بوكانا كان يجي خاطر كلهم شان كلها نقوم ريكانا مزايك أغاد السورة نسيك عليها أتصل ما جدر عين كيس بدون نكبتها چای متاماتەکەم بە هیوای دیدار لە کوردستان چای هەموو تاماتەکەم یەکەیەکە بە کەناری سپی ڕسێسێغە زۆر سپاس خواتان نەگەم